ڕۆژووە گری نوێژ ناکەی چۆن نەوێشتیوە هەڵەی بیستەم لە زنجیرەیە هەڵەکان لە مانگی ڕەمەزان الحەمدوللا کە مانگی ڕەمەزان هاتووە خوای گەورە هیدایەتی داوی وا ڕۆژووە گری ئەمە هەنگاوێکی باشە ئینشاڵڵا شتی باشی لە دواوە تێ بەڵام وەکو ئەوەی کە نوێژ نەکەی بەڕاستی تۆ خەریکی غەڵەتێکی ئێجگار گەوراکەی نوێژ خۆشەویستانم پەیوەندی نێوان خۆت و خوای پەروەردگار تۆ پەیوەندیە گە بپچڕێنی لە خوارەوە هەرچی بکەی بەرز نایێتەوە بۆ ئاسمان هەر بۆیە بەشێکی زۆر لە زانایان کەسی نوێژ نەکەر بە کافر لە قەڵەمەدەن یعنی تۆ بڕیار بێ من سوژدە بوو خوای پەروەردگار ناوم نوێژ ناکەم ڕۆژوەکەش ئەیگری ئیتر ئەڵڵاهو ئەعلەم بەنیەتت شەرمەکەی لە ناو ماڵەوە برا بچکەلەکەت هاوە ڕۆژوو تۆ ڕۆژوو نەگری بەس لەبەر قسەی جەماعەتە بامەیش ڕۆژوەکە بگرم بەڕاستی کارێکی باش ناکەی داواکارم لە خوای پەروەردگار خوای گەورە هیدایەتت بە لەگەڵ ڕۆژوەکەشتا دەستکەیتە نوێژکردنیش ئینشاءالله درێژە ئەخایانیە بۆ شەوال و بۆ ماڵەکانی دوای ئەوە هەمووی ڕاتی لەسەری و هەز بوو ئارامیەکەی کە نوێژ خوێنان و ڕۆژوان بەدەستیێنن سەلام عەلەیکوم